دكتور زیا محسن بسوری آبوری جبغدا لگل ما دکتور دم باش و سپاس بو آماده بونا و نها دلار برابر آنکو دینار برابر به دلار نزدیکی 106,000 دینار آنده به اف پیشبینیاته یا بری چند رو جانبو در جمرا گود نها چه پیشبینی دکه دمکه ده بانکان آوندی دی بیجیتن ناگه تا 107,000 دیناران. بله بناوی خودی مزن و دلوان دەستپێکی سوپاسیە کەناڵەوەی بەڕێز دەکەم و هەروەها سوپاسە دقەتاوە دکەم ئەڤا کووە گوتیمە ئەموێ دەبێژن ئەوە کوام هەزر دەکەن و تەوەقعاتێت مەژی لەسەر هەندێک ئالاڤان ئاواکردنیە کوەف ئالاڤێن هەنێ بانکای مرکزی ئەف ئالاڤێن کو دەگرە بەروە ڕێکارێن دەگرە بەر نە گەلێکی باشن و هەروەها نەحاسمنش بۆکو کێشەیە دۆلاری ئەمریکی چارەسەر بکە و بازرگانیا لەگەل ئیرانی و هەروەها دزینە پەرێ چارەسەر بکە ئەڤێن کو دکە ئەفڕێکارێن کو ئیدارەیە بانکە مرکزی دەگرە بەر نەکارە کۆنتڕۆلاوێ بکە لێ داویە ئەفڕێکارێن هەنێ ئەف ئالاڤێن هەنێک و تێن گرتن بلندبوونە پەرێ چێ دکە کو لەگەل ڕێکارن بانکە مرکزی ناگونجێ لەسەر vەیەکێ مە پێشبینی کرد و لەگەل وا وەکالاتێن و کار دکەن و دۆلاری ئەمریکی دەفرۆشن و هەروەها شاندنە پەرێزی دەترج بۆ عێراقی ئەم تێدەگەهین و بانکە مرکزی بڕێە زەلالکردنên xwe dixwaze vêyekê rawestîne lê eva ku heye rastiye Banka Federaliya Amerîkî daxwaza Banka Merkeziya Iraqî ji bo şandina milyar dolara van rêkarên te amaje pêkirîn û her roj rênma û biryarên nû derdixe banka navendî. Çima ser nagirin? Tu dibêjî zehmet ez ser bigirin, çima ser nagirin? Çi pêwîst e? Şaşî di rêkaran de, di biryaran de yan şaşî di cêbecêkirin û necêbecêkirina wê de ye? بەرز ez dixwazim li gel te raşkawane baxivim kêşe di îcraatan de ji ber ku Banka Merkezî kêşeya rastexîne ji bilindbûna bihaya dolarî nizane nabîne çunke tu niha eva ku pêwîst گرێدایە بکارێ ئۆنلاینیێ ئەلکترۆنی بانکە مرکزی دەمەکدا مەسارفێن خوێن بازرگانی بانکێن خۆش بۆکو بابەتێن بازرگانیێن بازرگانی چارە سەر بکەن لێ ئەفچێنە بووش بەرک و ئەف دەمێک و دان دەمەکی گەلێکی کێم بوو لە داویێ چ لێ هات بانکە مرکزی کەت ڕێکارەکە خەلەت کو نەهات جێبەجێکردن ئەڤە کو گرێدایە پێدانە دۆلاریش بۆ ئەف خەلکێ دەردکەون کو 7,000 دۆلار بوون پشت ڕژ بۆ 10,000 چوون و پاشی vegeriya ji bo 3,000 دۆلاران ev jî rêkarek bû ku ji aliyê Banka Merkezî hate girtin ku nerasteqîne bû ji bo çareserkirina kêşeyê weke min pêştir gotî yek negir ji gel çareserkirina kêşeyê Banka Merkezî tekeziyê dike li seretaya sala borî û hetan û an li ser vê xalê Diktor Ziya destpêka sala bêtin rêkarên nû ragihandine ji niha ve mamala hewaleya bû derve nehêle dolar neyê rakêşan bû derve hema nede xeta bête rakêşan bi dîtina te ev dê ser bigire zemîne saziyeka temam heye ku bi temamî êdî mamala bi dînar bête kirin ئەم بەرەڤ jî dibînin em bereva jî dibînin Banka Merkezî li vê haletê dikeve rewşekî zehmet û renge behayê dolarî ji bo 165
بلند ببە وەکەوەژی بەحەزکردین وە پێشتر پێشبینی کردبوو دۆلار دێ ببە 165 حتا 170 ڕەنگە زیاترژی ببە شتەرە بێژم چما ji ber ku بازرگان و هەروەها هاوڵاتی و هەروەها کۆمپانیین سرافەیە ئەگەر دۆلاری بڤێ بەهای بفرۆشن ڕەنگە بەهای دۆلاری دێ زێدەتر ببە و ئەڤە هەمی بەهەڤرا دێوە بکە داخوازا لەسەر دۆلاری گەلک زێدە ببە و هەروەها عەرزا دۆلاری گەلکی کێمەش بەرکو فرۆتنین بانکا مرکزی وها کردیە کوش بۆ نیڤێداکەوە ئەگەر بانکە مرکزی 30 ملیۆن دۆلاری بفرۆشەش بۆ کۆمپانیێن سەیرەفێ نەهابوویە 14 ملیۆن دۆلار و ئەڤەوێ ببکە و داخواز زێدە ببە و داخواز دێ زێدەتر ببێژ ئەوە کوتێ پێشکەشکردن. باشە دکتۆر زانیاریەک دبێژە کو ئەمریکا ئەو دولاری نفتەیە و ڕادەستی عێراقی دکە دولارێک و دچەوە ڕادەست دکەتن کو هەیوانە 10 میلیارد دلارە کێم کریە بوو نیڤێ واتە 5 میلیۆن ئەنکو 5 میلیارد دلاران لێ بانکە ناوەندی vê ڕاد دکات بێژە وهانینە کێم نەکریە وەکی خوار هەر نیف هەیڤێ جارێکێ وە قستێکی ژێ وەردەگرن بڕێکی ژێ وەردەگرن هۆن لەسەر vê ڕەتکردنێ و بەڵاوبوونا زانیێرەکە وەها دێ vê دەمێدە چ گوتنێکەوە هەیە تو دبینی ڕاستە ڕەتکردناوێ أستاذنا الفاضل الفدرالي الأمريكي من حق هێژایە من بەنقا فیدرالی ئەمریکی حەقێویە و دۆلارێ نەشینە لە سەرڤەیەکێک و تا چەند بازاری عراقی پێویستی بە دۆلاری هەیە بشینە ئەنجی نەشینە دخوازە دکارێ داخوازێ ji بەنکە مەرکەزیە عێراقێ بکە کە چەند دخوازن و هەروەها ئەگەر زێدەتر بە ئەف دبە عەمەلیە دزینێ و پەرەیە بەنکە مەرکەزی عراقی دچێت لەوە فیدرالی ئەمریکی دخوازە ئەژی وها دبێژن کومە پێشترژی ئیماژە پێکرد پێویستە ڕۆنکردنێن جددی بێن وەرگرتن وەکە هاریکارێ وەزیرێ بەنکە فیدرالی وەزارەتە خزینەی ئەمریکیش بۆ مەگوتی و هاتن بەغدای لەگەڵ سەرۆک وەزیران و سەرۆکی بەنکە مەرکەزیژی کۆم بوو و گوتی دەماک و هون لەگەر ڕێکارن فیدرالی یەن ئەمریکی برێڤەنەچن و کار نەکەن ژێ خەرجیên وێن گشتی و هەروەهایەن تایبەتیژی و ئەو ژمارە هەندمەزێخن کو ئەم نەزانن ژێ پێدانە تایبەت دچە ناڤا لیستا ڕەش و هەروەها بەنکە مەرکەزی بخوا دێوەرە سزادان و هەروەها سەرفەیە عراقی بخۆشی ڕەنگە بکەوە لەرزینەکێ بڤی ئاوای چونکە جێبەجێ نەکردن. گەلک سپاس دکتۆر زیا محسن پسپورێ ئابووری ji bexda لەگەل me bûy dem baş.